پەراوێزنشینان کوانووی سەرهەڵدانی یاخێزی شۆڕەشگێرانەیە داهاتوون. پەراوێزنشینی هاوکات لەگەڵ شێوازەکانی تری دیاردەی هەژاری و دەستەنگی لە ئێران بە خێرایی خەریکە پەرەدەستێنێت. بە وتەی موشتەبا یوسفی ئەنجامی کۆمیسیۆنی ئاوەدانی پەرلەمانی ئێران، پەراوێزنشینان نزیکەی 1 لە 4 دانیشتوانی ئێران پێک دەهێنن. دکتۆر ناسر ڕەزایی، یەکێک لە یاریدەدەرانی وەزارەتی نیشتەجێبوون و شارسازی، ئەم ژمارەیەی بە 20 ملیۆن کەس خەمڵاندووە. پەراوێزنشینان بریتین لەو هاوڵاتیانەی کە بەهۆی وشکە ساڵی 1 لە دوای 1 و گوشاری هەژاری و بێکاری و بێبەشبوون لە سەرەتاییترین ئیمکاناتی ژیان لە گوند و شارۆچکەکانیان هەڵکەندراون و ڕوویان لە شارە گەورەکان کردووە و لە پەراوێزی شارە گەورەکان نیشتەجێ بوون. بەڵام بە وتەی یاریدەدەری وەزارەتی نیشتەجێکردن و شارسازی لە ساڵانی ڕابردوودا لە ڕووداوێکی نوێ و لەگەڵ بەرزبوونەوەی نرخی خانوبەرە و زەوی و نەبوونی توانایی دابینکردنی خانوبەرە، خەڵک ناوەندی شارەکانەوە ڕوو دەکەنە پەراوێزی شارەکان کە ئەمەش بووە هۆی پەرەسەندنی پەراوێزنشینی. کەسانێکی کە بەم شێوەیە ناچار بە پەراوێزنشینی بوون لە شوێنی نیشتەجێبوونی نائستاندارد و نایاساییدا بێبەش لە ئیمکاناتی سەرەتایی وەک ئاو، کارەبا، گاز، خزمەتگوزاری تەندروستی و گواستنەوە و هیتر بەناوەکانی زۆراباد، حەسیراباد، هەڵەبیاباد، موفتاباد، یافتاباد، یاخچیاباد و زۆر شتی تری لەم شێوەیەدا ژیان بەسەر دەبەن. بەشێک لە پەراوێزنشینان کرێکارانی لەسەرکار یان بێکار، ژنانی سەرپەرشتی بنەماڵە، کارمەندانی ئیجارە و یان ئەو بەشە لە مامۆستایانن کە بەهۆی دەستەنگی و بێتوانایی لە دابینکردنی هەزینەی قورسی کرێخان و لە ناوەندی شارەکانەوە پەنایان بردووەتە بەر پەراوێزنشینی. داساکانی تر دەری دەخەن کە نەوەی دووهەم و سێهەمی پەراوێزنشینان بەهۆی دەستپێڕانەگەیشتن بە ئیمکاناتی ژیانی شار و پەروەردە و ڕاهێنانی پیشەیی و لەلایەکی دیکەشەوە بەهۆی بوونی ملیۆنان بێکار لە سەرتاسەری وڵاتدا شانسی زۆر کەمیان هەیە بۆ بەدەستهێنانی هەلیکار و بەردەوام وەک هۆکارێکی دەرەکی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. ئەو ئامار و ژمارە بربەستانەیە کە لەلایەن خودی حکوومەتی ئیسلامیەوە بڵاو دەکرێنەوە بەڕوونی ئەوە دەردەخات کە چۆن ملیۆنان گەنج لەو وڵاتەدا جگەل لەوەی کە توانایی کڕینی خانوبەرەیان نییە، بەڵکو تەنانەت توانایی بەکرێگرتنیشیان نییە و ناچارن بە پێچەوانەی مەیل و ویستی خۆیان لەگەڵ بنەماڵەکانیاندا بژین و ئەزموونی ژیانی سربەخۆیان لێ زۆر دەکرێت. لە ساڵەکانی دەیە هەفتا بەملاوە تاکو ئەمڕۆ زەنجیرە ناڕزایەتی و ڕاپەڕینی جەماوەری کە بە شێوەیەکی سەرەکی لە پەراوێزی شارەکانەوە دەستیان پێکردووە و تاکو ڕەهەندی بربڵاوی بەخۆیەوە گرتووە هەروە بەردەوام بووە. ئاخێزی بە فرەنباری ساڵی 96 هەساوی کە لە شاری مەشهەدەوە دەستی پێکرد و لە ماوەیەکی کوردە هەموو ئێرانی گرتەوە، بریتی بوو لە ڕاپەڕینی خەڵکی هەژار، کرێکارانی بێکار، پەراوێزنشینان و ئەو لاوانەی کە ئاسۆی ژیانیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لێڵ و نادیار بوو. مانگی خەزەڵوەری 98ش شاهدی ڕاپەڕینێکی دیکەی بە هەمان سروشتەوە بووین کە 150 شاری ئێرانی گرتەوە. ڕاپەڕینێکی کە پایەکانی ڕژیمی خستە لەرزە. ئەم دوو ڕاپەڕینە شۆڕەشگێرانە جەماوەریە هاوکات لەگەڵ مانگرتنی کرێکاری و شێوازە جۆرا و جۆرەکانی تری خەباتی خەڵک لە شارەکاندا بوو کە زەمینەی ئاخێزی شۆڕەشگێرانە و شکۆداری ژن ژیان ئازادی خۆش کرد. پێشینەی مێژووی خەباتی پەراوێزنشینان و هەروەک چۆن ڕاپەڕینی مانگی خەزەڵوەریش نیشانیدا کاربەدەستانی ڕژیم دەزانن کە ئەگەر چەخماخەی ئەو ناڕزایەتیانە لێ بدرێت لەو هەلو مەرجە قەیراناویە ئێستادا ناتوانێت بە ئاسانی کنترۆڵ بکرێن.
هەرچەندە بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم بەردەوام ترسیان لە هەڵچوون و سەرهەڵدانی شۆڕشە خۆرسکە کۆمەڵایەتیەکانی پەراوێزی شارەکان هەبووە، بەڵام کۆمەڵانی خەڵکی هەژاری دانیشتووی و ناوچانە تەنیا لە کاتی ڕاپەڕینی بە فرامباری 96 و بە شێوەیەکی بەرچاو لە ڕاپەڕینی سەرتاسەری خەزەڵوەری 98 گۆشەیەک لە پۆتانسیێلی واقعی خۆیان لە خەبا دژی ڕژیمی ئیسلامی و لە پێناو بەدەستهێنانی ویست و داواکاریەکانیاندا نیشانداوە. گومان لە وەزانیەکە درێژەدان بە ڕاوتی پەرەسەندنی ناڕزایەتی و مانگرتن لە ناوەندە گەورە کرێکاریەکان و ڕۆڵی هەڵسوڕاوانی کرێکاری لە ڕێبەریکردنی ئەم ناڕزایەتیانە کە پەیوەندێکی پچە و ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ چین و توێژە هەژارەکانی پراوێزی شارەکان سەر لە نوێ ئەم دۆخە دەگۆڕێت و ئامادەئی زێنی بۆ سەرهەڵدانەوەی بزوتنەوە لە یەک هەڵپێکراوە ناڕزایەتیەکان لەو ناوچانە پێک دەهێنێت. ئەزمموی ڕاپەڕینی سەرتاسەری خەزەڵوەری 98 و حەزوری پڕجۆش و خرۆشی لاوانی و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لەو ناڕزایەتیانەدا و هەروەها یەکگرتووی و هاوخەباتی جێستایش لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان و ئەو جۆش و خرۆشە خەباتکارانەی کە لە ئاخێزی شۆڕەشگەرانەی ژینادا بەدی دەکرێت زەمینەیەکی گونجاوی بۆ هەنگاونان بەرەو پێکێنانی تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتی و خەباتکارانە و دروستکردنی دامەزراوە جەماوەریەکان لەم گەڕەکانەدا قوڵقاندووە. پەراوێزنشینی و بێبەشبوونی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە شوێنی نیشەجێبوونی گونجاو چارە نووسێکی حەتمی و چارە هەڵنەگر نییە. ژیان لەژێر سەقفێدا و بەهرەمەندبوون لە هەموو ئیمکاناتیکی یاسایشی و خۆشگوزەرانی و فەرهەنگی مافێکی بێ ئەملاو ئۆلای سەرجەم مرۆڤەکانە و وەڵامدانەوە و دابینکردنی ئەرکی سەرشانی دەوڵەتەکانە. سەپاندنی ئەم مافەڕەوایە بەسەر دەوڵەتەکاندا لە گرەوی یەکگرتووی و هاوپشتی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەباتێکی ڕێکرا و جەماوەریدایە.